هونەرمەند محەممەد عەبدول نوێترین ڤیددیو کلیپی خۆی بڵاو کردەوە بە ناوی ئەڵێم باشم لە تێکستی محەممەد بەرزنجیە و میلۆدی زانە عەبدوڵایە و کاری وێنەگرتن بۆ ئەم ڤیددیو کلیپە لە وڵاتی لوبنان ئەنجام دراوە. ئەڵێم باشم بەس دەرۆیە زۆر وێران و ورد و خەشم مەگەر دڵخۆشی تاوانە دەڕۆژ غەمگین ڕۆژێک باشم من ئاوا خۆم پێشانداوە هیچ کەس نەزانێ خەمی من دایم خەندا لەسەر لێومە بەزرۆیە بەخواشنی بزا دەکەم پێکەنێ بەس هیچوانیم لە ناخمەوە کەسێک نییە لێم تێبگا گوێم بۆ بگرێ بەداخەوە خۆم لەگەڵ خۆم قسە دەکەم گوێ بۆ ئازاری خۆم دەگرێم دەڵێم دەڕوا تێدەپڕێ بۆ خۆم فرمێسکی خۆم دەسڕێ هیچێک لە تراکانی کە تاترین تراکی منە کە ماوەی تقریبا هەفتەیەکە بێ بڵاو بۆتەوە بە ناوی ئەڵێم باشم لە تێکستی شاعیری ئەزیز گەنجێکی وەتوانە محەممەد بەرزنجە و لە ئاوازی یاوڕێ ئەزیزم کاکە زانە عەبدوڵایی و کاری میلۆدی و کاری بڵین ستۆدیۆ کەژەر کاکە زانا کردوێتی و هاوڕێ ئەزیزم کاکە ئالان کامیل کاری ڤیۆلین و سترینگی کەمانەکانە و کردوێتی خۆشم دەنگم سۆرە سەر خۆمتوم و کلیپەکەشمان توانین دەرفەتێک هەبوو ڕۆشتین بۆ وڵاتی بەیروت لەوێ کردمان لە لوبنان کردمان بە هاوکاری کۆمپانیای تاتا پرۆدەکشن و کاری کلیپەکەش کاکە برا فەتەح کردوێتی خوازم کارێک بێ کە جێگەی خۆی بگرێەوە دڵنیاشم لە مودەی کە بڵاو بۆتەوە بەڕاستی ئەتوان بڵێم ئیفێکتێکی زۆر زۆر باشم با گەڕاوەتەوە کە خەڵک بەڕاستی حەزیان لێتی و ئەم گۆرانیش ئەتوان بڵێم باز لەوە کە باز لە ژیانی خەڵکە کار معاناتی ئێستەی خەڵک پاچێگەڵێڵێ باشم بەڵام باش نییە میش هیوادارم توانی بێتە میش نەبێ تۆزێک لەو خەمێکی ئێستا لە سەرشانی و خەڵکێ مش لەگەڵێنە هەڵم گرتبێ و ئەو پەیامم گەیان دەبێ بەرهەمی تایبەت بە خۆم زۆرە بەڵام کەمن وەکو کوردوتانی حەزم دەکەم و پوختەنەک زۆر و بۆر ڕاستە لە سلێمانیان بۆ بەناو مانگە گۆرانەکانی مامۆستا حەمینێک زەڵم ئەوە جێگی شانازیە بۆ من بەڵام بەرامی خۆشم زۆرە کاتێک ڕۆیشتیم هەیە ئەڵم باشم هەیە دڵم دەگریم هەیە وەگەستێرم هەیە دکتۆرم هەیە زۆر زۆرم بەرهەم هەیە بەڵام کەم دەرەکەوم و کارەکەی بۆ کەم تەرخەمی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کەم بە بەرهەمێکەوە توانم بڵێم سەرقاڵە بم جددی کاری لەسەرەکەم نەک لە مانگێک کاچوا بەرەم بڵاوکەم و نەزانم بۆچی وتومە بەرهەمی تر بەڕێوەیە بەڵام وەکو زووبوون هیچ کاتێک زوو نییە بۆ بەرهەمێکی باش ئەبێت پەلیتیا بکەی بەڵام پەلەکردنیش واو لێکا کە هەندێک خەڵات هەیە بەسەردا تێپەڕێ بۆیە ئەم پەلەم نییە و کاری تریش بەڕێوەیە و دڵنیام لەم ساڵایەک دوو بەرهەمی تریشی شەڵاکەین.